کاتێکا کە وجودی پزیشک کەم بێتەوە لە ناو فریاکەوتنەکانی خێرایە ئەوە یەکەم زەرمەند نەخۆشەکان. لێرە دەرچوانی کۆلێژی پزیشکی گشتی دانەمەزرا و لە بەردەمی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی داگیربوونەتەوە داوای دامەزراندنیان دەکەن. ئەمەی دەیبینن ئەمە دەرچوانی ساڵی 2024 بۆ 25 کە لێرە ئەوان هاتوون داواکاری دامەزراندنیان هەیە. بچمە لە یەکی شاسڵاوە لێ بێ بکاتەوە باش داواکاریەکانی ئێوە بەتەنیا دامەزراندنە یاخود چی دیکەیە؟ بەڵێ سپاس سەرەتا بۆ ئامادەبوونتان لێرە. تەبعەن ئێمە کە بە نوێنەرایەتی 663 پزیشکی دەرچووی کۆلێژە پزیشکەکانی هەرێمی کوردستان کۆبوونێتەوە. لەمڕۆ ئێمە داواکاریەوەمان لە بەتەنیا سلێمانی نییە. نانا بەتەنیا سلێمانی نییە. ئێمە 7 کۆلێژی پزیشکی گشتیمان هەیە و ئەمە بەشێکە لەو 663 پزیشکە. ئەوانی دیکە ئێمە لە ئێستادا گردبوونەوەی دیکەمان هەیە لە پارێزگای هەولێر. باشە ئێوە داوای دامەزراندنەکە ئەگەر دانەمەزرێ ئەمە گرفت بۆ پزیشکانی دامەزرا و دروستەکات؟ بەڵێ بێگومان، چونکە ئێمە سیستەمی سێکتەری تەندروستی لە هەرێمی کوردستانە بە شێوازی سیستەمی پلەبەندیە. واتە هەر کەسێ بۆی بچێتە ناو مەقعدێک بۆ نمونە ئەبێ کەسی پێش خۆی ئەو مەقعدە چۆڵ بکات. تەبعەن ئێمە پزیشکی نیشتەجێی خولاومان هەیە کە ئێستا لە ناو نەخۆشخانە بنکە تەندروستیەکانی هەرێمی کوردستانە دەوام دەکەن، بەڵام ئەوانیش ماوەیەکی زۆرە دەوام دەکەن. پێویستە جێگەکانیان چۆڵ بکەن و ئێمە دابمەزرین بچینە شوێنی ئەوان. پێویستە ئەم سیستەمە بە هاوتەریبی بەردەوام بێت بۆ ئەوەی سێکتەری تەندروستی لە هەرێمی کوردستانە پەکی نەکەوێت. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ لێرەش مای زۆر لە دەرچوانی دانەمەزراوی لێ ساڵی لێ بێم کاتەوە باش ئەگەر ئێوە دانەمەزرێن یاخود دوا بکوێت دامەزراندن ئەمە چ گرفتێ دروست دەکات؟ بەڵێ کێشەی دواکەوتنی دامەزرانی ئەمە ئەوەیە کە ئێمە لە ناو فریاکەوتنی خێرایە پزیشکی نیشتەجێی خولاو لە ناو فریاکەوتنی خێرایە دەوامەکە. لە کاتێکا کە وجودی پزیشک کەم بێتەوە لە ناو فریاکەوتنەکانی خێرایە ئەوە یەکەم زەرمەند نەخۆشەکان. زەرمەند بۆ ئێوە چی؟ ئێوە چۆن زەرمەندە بن لەم بابەتەیە؟ ئێمە لەو ڕۆوە کە بڵین 18 ساڵە خەریکی خوێندنین و پاش ئەوەش چەندین ساڵی تر خوێندنمان ماوە پلە بەهۆی ئەوەی کە سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستانە پلە و پلە پیاە سەرەکەویت. ئێمە لە ئێستایە ئەم پلەبەندیە وەستاوە، واتە ژیانی ئێمە لەم ڕۆ وەستاوە. بەڵام گوتم زەرمەندی یەکەم هێشتاش ئێمە نین، زەرمەندی یەکەم نەخۆش و هاوڵاتیە. باشە بەردەوام باسەوە کراڵێ خوێنە بۆی بووی بە دکتۆر، ئێستا جەنابە بووی بە دکتۆر و دامەزرانیش نییە، پەشیمان نی لەو هەموو کۆشە و گرنگ ئەوە نییە کەم پەشیمانمیانە، بەڵام هەر کەسێکی تر کە ئێستا خوێنکارە وەکو خۆم بەش بە حاڵی خۆم کە ئیبینم لە بۆ نمونە لە خوێنی ئامادەیی یا هێشتا نەچۆتە زانکۆ ئەبە دڵنیاییەوە هانی ئێم کە نێتە کۆلێژی پزیشکی. چونکە ئەگەر بێتە کۆلێژی پزیشکی ئەو عادەتەن ئەو کەسانی کە هێنە کۆلێژی پزیشکی یا هەر یەکێک لە کۆلێژەکانی تریش کە ئەوان نمرەیەکی بەرزی پێویستە ئەو خوێنکارانن کە بڵین سەرتوێژی کۆمەڵگاکەن. کاتێک کە تۆ ئەم سەرتوێژە ئەهێنیت و لەناو ئێرەیە لێ بەجێی ئەهێڵی کە خەریکی خۆپیشاندان بێت و نەتوانێت خزمەتی خەڵکەکەی بکە و نەتوانێت خزمەتی خۆشی بکە کەواتە چ ئیسفادەیەشی هەیە کە بێتە ئێرە. دۆستپاس بە بەڕێستان بە هیوای زوو وەڵامتان بدرێتەوە. بەڵێ کە جۆویستی بوون ئەمە تایبەتە بە گربوونەوەی دەرچوانی دانەمەزرای کۆلێژی پزیشکی لە سەرجەم هەرێمی کوردستاندا کە ئەمڕۆ هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی و داوای دامەزراندن دەکەن.